نێوەندابوونی هەیە. فەڕەنسا هاتوانێت شتێکی دیاریکراوە بەسەر سووریەکانە بەسەر شەرع بسەپێنێ شەرعێک کە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ تورکیا هەیە. تێگەیشتنە ئەوروپیەکە و فەڕەنسیەکە ڕاستیەکەی دەتوانن شلەتێن بن یان یەکگرتوو بن لەگەڵ کام تێگەیشتنە هەرێمیەی کە لە سووریا کاری بۆ کرێ و تا چەند ئەمریکیەکانیش جۆرێک لە دەستکراوەییان بۆ فەڕەنسیەکان فەرام کردووە بۆی بتوانن لە سووریایە شوێنپێکی دیاریکراویان هەبێ. لەم نێوەندەیان دەرگاکردنەوەیە بۆ ئەحمەد شەرع ئەگەر جۆرێک لە قوەتی ڕاستیەکەی سیاسی و دیبلۆماسی پێبا لەبارەی کوردەوە چی تا چەند ئەمە جۆرێکە لە هێزیش بۆ دانوستانە ناوخۆیەکانی سووریا بۆ حکومەتی دیمەشق جا دانوستان لەگەڵ کووردا بێ یان دانوستانەکانی داهاتووی کە پێدەچێت لەگەڵ دروست یان هەر پێکاتێکی دیکەی سووریا بێتە ئارا. من هەموو ئەمانە لەگەڵ دوو میوانە گفتوگۆ کە نەواف حەسەن ئەندامی نوێنەرایەتی ئەنەکەسەیە لە هەرێمی کوردستان بە ڕێزیان لە هەولێرەوە لەگەڵما بێ. پێم وە بێ کاکۆشانیشمان لەگەڵا بێ کۆشان ئەلی زەمان ماستەر لە پەیوەندە نێودوڵەتیەکان لە پاریسەوە لەگەڵما نابێ بەڵام هێشتان ئامادە نەبووە گرفتێکی دیاریکرا و هەیەکەی ئامادە بوو ئەویش بە دڵنیاییەوە ئەخینە نێو گفتوگۆکەوە. بەڕێز نەواف حەسەن سڵاو دەبێ هیوادارم زۆر زۆر باش بی بەخێر بێتەوە بۆ زووم. ئەم سەردانەی ڕێزت هەیە ئەم سەردانەی ئەحمەد شەرع بۆ فەڕەنسا ڕاستیەکەی ئەم بانگێشتەی فەڕەنسا بۆ ئەحمەد شەرع و چوونی بۆ کۆشکی ئەلێزێ لە چوارچێوەی پێشهاتە سیاسی و دیبلۆماسی و سەربازیەکانی سووریای نوێیە ئێمە چۆن بیخوێنینەوە چ خوێندنەوەیەکی بۆ وەکرێ؟ سپاس سلااف ڕێز بۆتە بۆ هەموو کارمەندێ قەناڵی زووم. وەڵا ینی چۆنی دەسەڵاتی سووریای تازە و شەرع لە فەرەنسا و هەگەر زیاتری فەرەنسا تەمامی ئەوروپاژی وەکو ئەم دزانن ینی هەنێک بەرژەوەندی ئەوروپا تەمامی هەنن و نەمازە دەولەتە سووریا فەرەنسا دەولەتە فەرەنسا خۆدی ئەزمونە کە دیواری دەگەلێک جارە کێشەیەدا و گریزادا بەرژەوەندیە خوا بەرچاو دکێ بهترین ژی مەسەلێن ملەتە و یعنی ناگەوێ واتە گۆ فەرەنسا پێشوازی بۆ شەرع کرد یانجی بریتانیا یاژی ئەڵمانیا نایوێ واتە گۆ قبولکردن یانژی وێ هەگەر تەمامێ ئەو عقوباتێ گۆ لەسەر سووریا دانبوون تەمامێ واژی رابن حتانی ئەمریکا ئەرێ نەکێ و لە پاش وێ ئیسرائیل ئەرێ نەکێ وێ تو بجی بجینە بێلبەرگ و گەلک کێشە هەنن گەلک پرۆبلەم حتانی ئێستا هەنن تێبینێ و کێماسیێن گۆ دەستپێکە vê desthilatê kirdiye heta anha derbarî kêmneteva pêk hatiye Sûrî eger derbarî Elewiya bê derbarî Durziya bê kêşa Kurda hetanî êsta tu encamê baş heta êsta nehatî dan kongrê bi navê Kongrê Niştimanî hemû xelkê pêk hatiye Sûrî ziyadtirî wan قسا کردن حتانی دستورا دمکی آ سوریا تمام ملت پێکهاتیە سووری بەرژەوەندیە وان بەڕێز نەواف من دێمە سەر ئەو داواکاریانەی کە ئەوروپیەکان تێدەبجی بژی نەبوون باشە من دێمە سەر ئەوانە ڕاستیەکەی دانەش باسییانەکەینەوەی ئەوروپیەکان بە تایبەت فەڕەنسا چی داوای لە ئەحمەد شەرع کرد و کامیان جێبەجێ بوون کامیانی کرد بەڵام ئەوەی کە بۆ سزاکان تا ئەسالانە براون قسێکی تەواو ڕاستە بەڵام ئەوەی کە هێشتان دوو دڵ بن لەوەی چۆن مامەڵە لەگەڵ ئەحمەد شەرع بکەن بەڕاستی ئەمە دانپێدانانە تۆ دەرگای ئەلێزەی بۆ بکەیتەوە چونکە دوو تێگەیشت نەبێ بۆ ئەحمەد شەرع بێ یان ئەوە تا ئەحمەد شەرع جۆلانەیە و ئەبێ دەستگیر بکرێگەر چوو بۆ وڵاتێک یانەوە تا ئەحمەد شەرعی سەرۆکی سووریایە تەواو
کاک نەواف پێم وا بێ گرفتێکمان بۆ دروست بوو لەگەڵ نەواف حەسەن ئەندامی نوێنەراتی ئەنە کەسە لە هەرێمی کوردستان کاکۆشان حەزرە ئەوڕێیان باش کاکۆشان عەلی زەمان ماستەر لە پەیوەندە نێودەوڵەتیەکان سلااوت لێ بێوادارم زۆر باشبی بەخێر بی بۆ زووم ئێوەش ئەم با بڵێن دەرگاکردنەوەی ئەوروپیەکان فەڕەنسا کە باسی فەڕەنساکەی گاڵتە نیە ڕاستیەکەی کاڵی ئەوروپا تۆ ئەڵمانیا فەڕەنسا و بەریتانیاش بە دڵنیاییەوە کاریگەرن وڵاتی کاریگەرن بۆی تێبگەین ئەوروپیەکان چۆن لە دۆخێکی دیاری کراو ئەڕوانن لە وڵاتێکی دیاری کراو ئەڕوانن ئێستا فەڕەنسا دەرگای بۆ ئەلیزەی بۆ ئەحمەدی شەرع کردوتەوانێ ئەمە بە خاڵی وەرچەرخان یان بە سەرەتای خاڵی وەرچەرخانی تێگەیشتنی ئەوروپیەکان سیرکردنی ئەوروپیەکان بۆ دەسەڵاتەکەی ئەحمەدی شەرع بڕوانین بەڵێ سوپاس بۆم دەرفەتە کاکڕەنج لە ڕاستیدا توانین بڵێن سەردانەکەی ئەحمەد شەرع یاخود ئەو بانگێشتەی کە ماکرۆن کردوێتی بەڵێ ئەتوانین بە سەرەتای قۆناغێکی نوێ تەماشای بکەین بەڵام بەر لەوەی بچینە سەر ئەو بابەتە لە ڕاستیدا ئێمە نابێ خوێندنەوەی ئەو بابەتە بەو شێوەیە بکەین کە ئایا ڕابردووی ئەحمەد شەرع یاخود ئەو حکوومەتە یاخود ئەو دەسەڵاتی کە لە ئێستادا لە سووریا دەسەڵاتی گرتووەتە سەر دەست ئێمە ناکرێت تەنها بۆ چاوەی ڕابردووە تەماشای بکەین چونکە واقعێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سووریا شاتوەتە دی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا تەرکیزێکی زۆریان هەیە کە یانوێت بە شێوەیەکی تر تەماشای بارودۆخی ناوچەکە بکەن ئەگەر سەرنج بدەین لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بە تایبەت لە دوای هاتنە گەڕانەوەی دۆناڵد ترەمپ بۆ کۆشکی سپی چەند هەوڵێکی هەبوو بۆ نمونە ئاشتەوایی فەڵەستین لەگەڵ ئیسرائیل و لە هەمان کاتە هەوڵەکانی لە ئوکرانیا تاوەکو ئێستا هیچ یەکێک لەو هەوڵانە بەرهەمێکی نەبووە ئەوەی کە لەو نێوانەدایە وڵاتە ئەوروپیەکانە یانەوێت سەقامگیری بجێڕنەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام هەڵوێستی ئەوان بە شێوازێکی ترە بۆ نمونە وڵاتێکی وەکو فەڕەنسا کە بەڕێستان باسان کرد بە دڵنیاییەوە هەم لە ڕووی مێژوویەوە کە لە ڕابردوودا شام و لوبنانی لە ژێر کۆنتترۆڵا بووە و لە هەمان کاتیشا تاوەکو ئێستاشی لەگەڵابێ سەرنجی لەسەر ئەو وڵاتانە هەیە تاوەکو ئێستا و هەڵوێستێکی نەرمتریان هەیە واتە بە شێوەیەکە کە فەڕەنسا ئەوێت میانگیر بێت لەو نێوانەیە بە شێوەیەکی ئاشکرا پشتگیری کردووە لە دەوڵەتی فەڵەستین و تەنانەت و ئەوێت میانگیر بێت لە نێوان لایەنە جیاوازەکانی سووریایە لەبەرەوەی ئەمە تەنها دان پێدان نییە بە حکوومەتە نوێیەکەی شەرع بەڵکو بۆ ئەوەیە کە ئەو گۆڕانکاریانەی کە لە سووریا هەن وڵاتانی ئەوروپاش ڕۆڵی خۆیان هەبێ ئەو کۆبوونەوەکەی بەرپرسانی باڵای فەڕەنسا وەزیری دەرەوە لەگەڵ ئەوەی کە لە هەولێرە ئەنجامدرا لەگەڵ بەڕێز مەزلوم عەبدی ئەوە دەکرێت تەنانەت سەردانەکەی ئەحمەد شەرعیش یەکێک لە تەوەرە زۆر سەرەکیەکان پەیوەندی هەبێ بە پرسی کوردەوە و چۆن بەشداری و ڕۆڵی کورد لە سووریا دووبارە نەخشە ڕێژە کرێتەوە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە کرێت یەکلایی بکرێتەوە چونکە و لە ئێستادا ئەحمەد شەرع سەرنجی لەسەرەوەی کە وڵاتانی ئەوروپا قایل بکات بەوەی بەشێکی زۆر لەو گەمارانەیە کە لە سەریان هەیە بۆ نمونە یەکەم جار وڵاتێکی وەکو بەریتانیا زۆرێک لە گەمارۆکانی کە پەیوەندی بە وەزارەتی بەرگری سووریاوە هەبوو لای برد ئێستا ئەوێت دەرگای ئەوروپاش بەڕووی خۆیان بکاتەوە و گەمارویانی لەسەر ڕژێمی پێشووە لەسەر دەوڵەتی سووریا هەبوون دێمە سەر مەسەلەی سزاکان ڕاستیەکەی بەڵام بۆ ئەوەی ڕاستیەکەی من بزانم چۆن گفتگۆ لەگەڵ بەڕێزیشتانە بکەم ئێوە پێتان وایە فەڕەنسا توانێ ئەم ڕۆڵە گەورەیە لە سووریای نوێ ببینێ کە ڕۆڵی کارکتەرێک بێ بتوانێ هەژمون بە ڕاستیەکەی و بە دیمەشق بڵێ ئەکرێ لەگەڵ پێکاتەکانی دیکەیە ئاوا مامەڵە بکەن و پێکاتەکانی دیکەش با بڵین لەگەڵ ئەوانیشا بڵێ ئەکرێ ئەمە سەقفی داواکاریەکانتان بێ بۆی لە شوێنێکا بگەن بەیەک فەڕەنسا توانێ ئەمە بکە یان نەخێر وەکو ئەو فەڕەنسایە کە ئەردۆغان باسیەکە ئەڵێ لە زیاد لە شەڕێکە لەگەڵ ئێمە دۆڕاون فەڕەنسا لە چەند ساڵی ڕابردووە و پێم وانە ئەردۆغان واڵێ پێم وانە بتوانن لە دۆخێکی ئاوا هەرێمی دیاریکراوی تایبەت بە سووریایە
بتوانن دەست و خەتێکی دیاریکراویان بەسەر وێنەکەیە هەبێ. بەڵێ بەشێکی زۆر لە چاودێران بۆ چونیان وایە کە سووریای نوێ یاخودە و سووریای کە لە ئێسادا شەرع سەرۆکایەتیەکە تا ڕادەیەکی زۆر وەلایەکی تەواوی بۆ تورکیا هەیە وەلایەکی تەواوی بۆ تورکیا هەیە بەڵام وڵاتانی ئەوروپی بەڵە بەدڵنیایەوە ئەیانەوێت کە بە تەواوی لەژێر دەستی تورکیایانە بێتەوە ئەمەش لە ڕێگەی ئەو ڕێککەوتن نامە سەربازی و سیاسی و ئیقلیمی نێودەوڵەتیانێک کە لەگەڵ سووریا ئەنجامیەدە لەگەڵ حکوومەتی نوێی سووریا ئەمە بەو شێوەیەتوانن بەدی بێنن. فەڕەنسا بەڵێ توانی کاریگەری هەبێ خۆی ئەو بەهۆی ئەو بارودۆخە اقتصادی کە ئەڵمانیا لە ماوەی لە ڕووی حکوومەتی ئەڵمانیاشەوە لە ماوەی چەند مانگی ڕابردوویان ڕوبەڕووی بووە هەژمونی ئەڵمانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادەیەکە توانین بڵین یاخود جم و جوڵە نێودەوڵەتیەکانی تا ڕادەیەک سنووردار بوونەوەی کە لە ناو وڵاتانی ئەوروپەیە بە شوەیەکی زیاتر ڕۆڵی هەیە و وجودی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێستادا فەڕەنسایە و فەڕەنسا بەهۆی هەڵوێستەکانیەوە لەسەر مەسلەی پرسی فەڵەستین لەسەر مەسلەی پرسی کورد تا ڕادەیەکی زۆر هەڵوێستێکی میانگیری هەبووە لە نێوان زۆرێک لە لایەنەکانی دیکە و تەنانەت لەسەر هەڵوێستیان لەسەر دروستیەکان کە لە سووریا کە ئەمەشێکێکە لەو پرسانەی کە لە نێوان هەریەکە لە سووریا و ئیسرائیل و تورکیا و تەنانەت فەڕەنسا بۆ چوونی جیاوازەیە. فەڕەنسا وڵاتێکی گەورەیە لە یەکێتی ئەوروپایە و ڕۆڵی کاریگەری هەیە وەڵام من دواتر دێمەلات کاک کۆشان لەبارەی ئەوەی کە فەڕەنسا ئەتوانێ مەسەلەن ویستی فەڕەنسا بۆ جۆری بوونەکەی تەواجودەکەی لە سووریا ئەکرێت چۆن بێ و واقعەکە ئەتوانێت چی بۆ فەڕەنسا بکە ئەوە گفتوگۆی لەبارەوەکەین بەڵام بەڕێز نەواف حەسەن دێمەوە لای تۆ بمبورە پێم وا بێ گرفتێکی دیاریکرا و دروست بوو وتت ئەوروپیەکان بەرژەوەندی دیاریکراویان لە سووریای تازەیە هەیە بۆیە بە دڵنیاییەوە دەرگا بۆ ئەحمەد شەر ئەکەنەوە بەڵام لەو نێوەندەشە با بڵێن کۆمەڵێک لە داواکاری و تێگەشتنی دیاریکراویان هەیە بۆ سووریای نوێ پرسیارە سەرەکیەکە بۆ ئێمە ئەوەیە ڕاستیەکەی لە نێوەندی تحقیقکردنی ئەو بەرژەوەندیانە بەدەستێنانی ئەو بەرژەوەندیانەی ئەوروپیەکان لای دیمەشق بەشێک لە ویستە بۆ نمونە کوردیەکە لە سووریا نابێ بە قوربانی لای ئەوروپیەکان و لای دیمەشقیش دیتنامەدە شخوا بەرژەوەندیە فەرەنسا و هەمووی تەمامی ئەوروپا پرۆبلەمە گەلێک سەرەکە دناواندا هەیە مەسەلەی لاجەعادە و مەسەلەی ئابووریدە ئەڤا یەکەم دووەم چشت هەگەر ڕووسابن هەگەر غەیری ڕووسابن شخوا دەولەتێن خودی باندۆر و خودی ڕۆل دەستپێکا شۆڕەشە سووری ئێگ و ناوچا سوورەی دەبوون هەموو هەو بەش بن تەوافقەکی ئەف گوهربوونا گوهرتیا چێ بوویە دەرکەتنا بەشار هەموو تێدا هەو بەشن و هەر کەسێک هەر دەولەتە کوێل بەرژەوەندیە خوا بگەڕێ ji بۆ بەرژەوەندیە wê bicî bicê lê belê hege hetanî bercewendiyê wan bicî bibe nabê Sûriya vegerê Sûriyak wekû dema Beşar el Esed yan jî Sûriyak berî 2011 divê Sûriyak taze bê heger aramî çê bibe heger berjewendiyê hemû dewletan evê got baş têde zirar û xisar û hemû çiştîtin heger êgo layê rejîmê sekinîn heger êgo layê opozisyonê sekinîn her yekî bi qasî xwe temenek baş daye ji bo xatirê Sûriya pêşerojê nabe Sûriya bizîvirê weke 2011 yan weke dema Beşar el Esed divê hemû pêkhatiye Sûriya û aramî çêbê hemû pêkhatiye Sûriya xwedî maf bin û xwedî heq heqê wan cî bibe bi çi şêweyî gora zemendîk hebe hetanî aniha vê demê tu sinyalê baş çê nebûye nemaze ev problemê got durust dibin heger derbarî Elewiya bin heger derbarî
درزیا بن حتا ئێستا شتێکی باش چێ نەبووە ئێمە دیتنامەدا فرەنسیژی و بریتانیژی ئەوە قسەکەیە ئەوە ڕێک پرسیارەکەیە بخوازن بەڕاستی ئارامی سووریا چێ بێ بەڕێز نەواف ئەوە پرسیارە سەرەکیەکەیە کە شتێک چێ نەبووە با بڵێن بە ئاراستەی ئەو داواکاریانەی ئەوروپیەکان لە ئەحمەد الشەرعیان هەبوو یان خودی پێکاتەکانی سووریاش بە کوردەوە لە ئەحمەد الشەرعیان هەبوو خێرە ئەم باوەشکردنەوەی بۆ ئەحمەد الشەرع ئێمە دیتنامەدا حتانی ئێستاهینا ئەحمەد الشەرع گوتوبێژێوی و گوتنێوی ترجمە نەبوونە لەسەر زەمینێ لەسەر عەردێ ئانها گەرەک ئۆروپا و فەرەنسا و ئەمریکا و هەموو دەولەتێ یارمەتی دەستپێکاوێدە و ئەرێکردنش بۆ شەرع دەبێ هەنێک ضغط و فشارێک لێ ببێ و ئانها زیاتری ناماکی وەکو ئەنجومەنان نیشتیمانی کوردیژی و هەردوو لایە کوردی قەسەد و مەسەد زیاتری مەساجێکی فڕێکردنەش بۆ فەرەنسا بەری ئەحمەد الشەرع هەرێ ji bo xatirê hinek dext û fişarek bibe ji bo çareseriyê got problemê aniha hene çê bibe hetanî got dewletek birastî taze berez Newaf to pêm bile got penaber bûne û derbider bûne madem Fransiyeken jî dixwaze evana karibin bizêr welatê xwe û mala xwe û ciyê xwe سبەینێ طبعا نازانم بۆ نەموت سبەینێ سەردانەکەی ئەحمەد الشەرع بۆ فەڕەنسا و ماکرۆ نەبینێ لە ئیلیزێ سبەینێ ماکرۆن لە ئیلیزێ چی بەش ئەحمەد الشەرع ئەڵێ ئەوە گرنگە بە پێشبینی ئێوە چی بە ئەحمەد الشەرع ئەڵێ بەڕێز نەواف بۆ منەوە بەڵێ بەڵێ بەێ بەێ مانە وەکوام دزانن فەرەنسا دەولەتێک ژوان دەولەتێ خودی باندۆر و خودی ڕۆلە و هەوبەش بووژیت هەفپەیمانە ناودەولەتی بۆ شەڕێ داعش پشتگێر بوو ژ قەسەد و مەسەد و پشتگێر بوو ڕێزیا مالا کوردی حتانی مالا کوردی و یەک ڕێزیا وێژی پشتگێر بوو ئەوانە یەکەم چشت نەش بۆ خاطرێ شەرعیەتێکی بدنێدە یان چشتێکی بدێنێدە دیتنامەدا وێ بهترین ژێرە بێگوتن گەرەک هەنێکی ئارامی چێبێ گەرەک هەنێکی ملەتی سووریا هەموو بۆ جێخوا ببینێت پێشەڕۆژە سووریادا هەگەر نەوەها بێ وەکو فەرەنسا وەکو رووسیا وەکو ئەمریکا حتانی ئیسرائیل تبەرژەوەندیە کەسی جوان بجی بجی نابن وێ ئارامی چێ نەبێ وێ ڤەگەرێ خالا یەکەم خالا پرۆبلەمێ و مشکلێ و شەڕ و ناکۆکیە سووریادا باش سواز دەکەم بەڕێز کۆشان عەلی زەمان ئێوتان تێگەیشتنی وڵاتان بۆ پێشووی ئەحمەد الشەرع تەواو بووە ئەوە ئێستا پرسێکی دیکەیە ڕاستیەکەی لەو کاتەوەی کە بووە بە پرسێکی دیکەش وەکو ئەحمەد الشەرع مامەڵەی لەگەڵاکەن هەندێ ویستی دیاریکراو هەبووە جێبەجێ بکە جا من ویستەکان باسەکەم ڕاستیەکەی تۆ پێم بڵێ بزانم کامیان جێبەجێ کراون لای دیمەشقەوە یەکەم لە کۆنفرانسەکەی پاریز ئەوەی سیانزەی دوو لە پاریز بەڕێوە چوو پێم وە بێ سێەم کۆنفرانس بوو لەباری سووریا و بڕێوە بچێ یەکەمیان لە عەقەبەی ئوردن بوو دووەمیان لە سعودیە بوو ئەمەی سێمیان لە پاریز بوو سیانزەی دوو کۆمەڵێک خاڵی دیاریکراویان بۆ سووریەکان دیاری کرد بۆ ئەوەی کاری لەسەر بکەن لە بڵین ڕاگەندراوی کۆتایی کۆنفرانسەکەش باس کرا یەکەم قۆناغێکی ئینتیقالی بەڕێوە بچێ کە ڕاستیەکەم قۆناغی ئینتیقالیە بە جۆرەی قەراری ئەنجومەنی ئاسایش 2254 بێ ئەوەی ساڵی 2015 ئەوە کاری پێ نەکرا بە دڵنیاییەوە و ئیشی لەسەر نەکراوە حیواری نیشتیمانی کۆنگرەی گفتوگۆی نیشتیمانی بکرێ و هەموو پێکاتەکانی سووریا نوێنەرایەتی بکرێن لە کۆنفرانسە نیشتیمانیەکەیە کۆنگرە نیشتیمانیەکەیە تۆ پێم بڵێ ئەمە کراوە لە دیمەشق بەرەنگاربوونەوەی هەموو شێوازەکانی تونند و تیژی ئەوەی عەلەویەکان و ئەوەی دروزەکانمان بینی تۆ پێم بڵێ چی کراوە لەو بارەیەوە
وەستاندنی هەموو با بڵێن شەڕەکان لە سووریا تا ئەم ئەخیرش لەبارەی کوردەوە بە دڵنیاییەوە شەڕی دیاریکرا و هێرشی دیاریکراوی گروپە سووریا چەکدارەکان کە نزیکن لە تورکیا هەر هەبوون یەک ئیلتیزام یەک با بڵێن پابندبوونی شەر و دیمەشقم پێ بڵێ بۆی ئەوروپیەکان بتوانن دەرگای بۆ بکەنەوە بۆ شەرە کامی جێبەجێ کردووە تا ئێستا ئەوروپیەکان بەو شێوەیە واز لە جۆلانێ بێنە بەو شێوەیە با بڵێن جۆرێک لە ئومێدیان بە شەرە هەبێ بۆی دەرگای بۆ بکەنەوە. بەڵێ ئەوەی لە سووریا هەیە مەبەستم لەوە نەبوو کە ئەحمەد شەرع ئێستا جیاوازەوەکو لە پێشوو بەڵام ئێستا لە بەردەم واقعێکی سیاسی نوێدان کە بێ وڵاتانی ڕۆژاوە خۆیان لەگەڵ ئەو واقع نوێیە تەعاملەکەن لەگەڵ دەوڵەتێکی نوێیە تەعاملەکەن کە لە ئێستادا حکومڕانی لەگەڵ دەوڵەتێکی نوێ تەعاملەکەن لە سووریا کە لە ئێستادا حکومڕانیەکە بەدڵنیایەوە خاڵانی ئاماژەت پێدا بەشێکی زۆریان لەلایەن حکوومەتەکەی ئەحمەد شەرعەوە تا ئێستا جێبەجێ نەکراون بەڵام لە سەردەمی بەشار ئاسەدیش لە دوای 2011 تاوەکو کۆتایی هاتنی ڕۆژێمەکەی ژمارێکی زۆر و بە شێوەیەکی بەردەوام و ڕۆژانە توانین بڵین سوکایەتی بە مافەکانی مرۆڤەکرا خەڵکانێکی زۆر جینۆساید کرا تەنانەت چەکی ئەو چەکانی کە لە یاسانێ و دەوڵەتیەکانە قەدەغە کراون و بە شێوازی زۆر مەترسیدار ڕوبەڕووی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە بوونەوە هەموو ڕێکارەکانیان نەگرتە بەر بەڵام تاوەکو یاسایی وڵاتێکی ئەوروپی ڕێکارێکی نەگرتە بەر بۆی جیا لە ئەو ئابلۆ قابریانی کە خستیانە سەر ڕۆژێمەکەی ئەسەد و کۆمەڵێک ڕێکار کە گرتیانە بەر بەڵام بە شێوەیەکی عملی جوڵەیەکی سەربازیان نەکرد بۆ وڵاتەمە بەسم لەو خاڵەیە یەک شتە ئەویش ئەوەیە واقعێکی نوێ لە سووریا هاتووەتەکایەوە کە وڵاتانی ڕۆژاوا ئەیانەوێت لەگەڵ ئەو واقع نوێیە مابەڵێ بکەن بەڵام ئەیانەوێت ئیدارەی ئەو واقع نوێ بکەن ئەمە کاکۆشان وەکوتم کاکۆشان ئەو ئیدارەدانەی ئەزمونە تازەکەی سووریا بەویستە ئەوروپیەکە مەسەلەن کۆمەڵێک داواکاری لە خۆگرێ سبەینێ لەو نێوەندای چی بە شەر ئەوترێ سبەینێ فەڕەنسا بە نزیکەی نوێنەرایەتی تێگەیشتە ئەوروپیەکەکە چی بە ئەحمەد شەر ئەڵێت بەدڵنیایەوە مەسلەی پرۆسی دیموکراتیزەکردنی سووریامەیەکێکە لە پێشمەرجەکانی وڵاتانی ئەوروپا بۆی گەمار و اقتصادیەکان و سەربازیەکان و گەماروکانی دیکە لەسەر سووریا لابەرن و مافی پێکاتەکان بە کورد و دروز و پێکاتەکانی دیکەشکە لە ئێستادا وەکو پێویست مافیان پێنادرێ ئەو بڕیارانەی کە لەو سێ کۆنفرانسەی پێشووی سووریا لە سەرئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی ئەنجام دراون لە سەرپرسی سووریا ئەمەش یەکێکی دیکە لەو تەورانی کە فەڕەنسا جەختی لێکاتەوە دانوستانی ڕاستەوخۆی فەڕەنسا لەگەڵ کورد لەگەڵ پێکاتەکانی دیکەی سووریایە بەدڵنیایەوە ئەو پەیامە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شەرع دەگەیەندرێ و ئێمە لە بیرمانەکە چەند مانگێک لەمەوبەر بڕیار وا بوو کە تەنانەت ئەحمەد شەرع بێتە پەرلەمانی یەکێتی ئەوروپا و گفتوگە لەگەڵ بەرپرسانی وڵاتانی ئەوروپا بکە بەڵام بەهۆی مامەڵەی حکوومەتەکەیەوە ئەو سەردانە هەڵوەشێنراوە تەنها وەزیری دەرەوەی سووریا ئەو سەردانەی ئەنجامدا کە ئەوەی کێک بوو لە هۆکارەکان بەهۆی مامەڵەی حکوومەتی شەرعەوە لە ئێستاشدا بۆەوەی گەمارۆکان و مامەڵە لەگەڵ حکوومەتی نوێی سووریادا بکرێ بەدڵنیایەوە ئەوواکرێتە مەرجکە مافی پێکاتەکان بدرێ حکوومەتی سووریا نازانرێت تا ئێستا شەرع تا چەند ئەتوانێت بەردەوام بێت وەکو وڵاتێکی پاسیڤی تورکیا ئایا تا چەند بەو شێوێتوانێت بەردەوام بێت بەدڵنیایەوە ناتوانێت تا سەر کاکۆشان بە تایبەتی دێمە سەر ئەو خاڵە بە تایبەتی دێمە سەر ئەو خاڵە ڕاستیەکەی ئەوەی کە دیمەشق ئەتوانێ خۆی بتەکێنێ لە با بڵین ئەو کاریگەریە هەرێمیانەی لە سەرێتی و جۆرێک لە سربەخۆی بڕیاردان بۆ خۆی بێنێتە ئارەبۆی بتوانێ هەندێک لە تێگەیشتنە نێودەوڵەتیەکان جێبەجێ بکە یان نەخێر تورکیا وڵاتانی دیکەش ناهێڵن ئەمە بکە بەڵام بەڕێز نەواف دێمەوە لای تۆ لە مانگی دوو سەرەتای مانگی دوو قەرار بوو ئەحمەد شەرع سەردانی فەڕەنسا بکە و ماکرۆن بڕیاری یابوو پێشوازی لێ بکە بەڵام ئەمە با بڵێن دواخرا
لە کۆتاییەکانی مانگی سێە ماکرۆن قسەیەکی دیاریکراوی کردوتی ئامادەم پێشوازی لە ئەحمەد شەرع بکەم بە شەرتێک حکومەتێکی سووری پێک بێ کە پێکهاتەکان لەخۆ بگرێ با بڵێن ئاوارەکان بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان و بەرەنگاری تیرۆر و توندوتیژیش ببینەوە. بەڕاستی حکومەتی سووری هەموو پێکاتەکانی تیابێ نەمان بینیوە. مەسلەی توندوتیژی وەکووتم هێشتان ماوە، هەم جوڵەی تیرۆر ماوە. ئەمڕۆ دوو ئەندامی هەسەدە بەدەستی داعش شەهید کران لە ڕۆژاوای کوردستان و ئاوارەکانیش بەڕاستی ئەگەر ئاوارەی پێکاتەکانی دیکەی سووریا گەڕابێتنەوە لەبارەی کوردەوە دۆخەکە هێشتان وەکو خۆیەتی. فەڕەنسا ئەم هەنگاوانەی کە تا ئێستا شەرع ناوێتی بە دڵێتی لە کاتێکا کورد گلەی زۆری لەبارەی هەنگاوەکانی دیمەشق و شەرعەوە هەیە. بەڵێ زانێ شخوا زیاتری پرۆبلەمە و مشکلات هەیە ناوچە سووریادا ئەف کۆبجیڤینێک و حتا ئاچێ دەبنجی هەموو تەکەس دکن ji bo gelek mesela mesele terorêne meselên dewleta Tirkiya û destdirêjiya wê navçe Sûriya de û hetanî anha dewleta Fransa wek dewletek şûnê xwe û şûnê Ewropa bêhtir ew wekû texwîlek heye wekû nûneratîk wan heye ji layekê de. يعني وحتى أمريكا وإسرائيل جي وقبول نكن أفوض عيا حتى شار سرب بيد مسألة بنابرة ده هذا مسألة تيرور ده هذا مسألة أبوري ده مسألة عقوبات ده أفقس مسألة هاني حمول سر هفن هجر أف دولتنا يارمتية وآريكارية بدصلاته شرع رنكن وتجاري شرع نكاربة تشتكي بكي حتى نيجو شرع بكي هناك شرط ومرجع هنا ديوان شرط مرجع بتجيبك وكو مدسبيك قلت قالك مسألة قلت شيبو نجيرة زمن ديا فرنسيا وأمريكا ودولتي خديرول وباندور وإيه أوروبا ودولتين قو حتى إيه هريمي قبولناكن دولتها إسرائيل قبولناك إيران سوريا دركت دولتك دي بيت كيف شوينه ويدا قبولنا بأبحالاني أو نجير زمن ديوانا إيجار أفانا حمي براستي بس برز نواف بس إسرائيل يتكير وبس أمريكا شتكير مشكلة أنا زيادة جاتري قوتا شرعا هەست ناکەی وردە خەریکە جۆرێک لە بۆشایی لە نێوان مووقفی ئەوروپیەکان لەگەڵ مووقفی ئەمریکی ئیسرائیلی لەبارەی سووریاوە دروستە بێ. هێشتان ئەمریکا و ئیسرائیل زۆر بە حەزەرەوە تەعامل لەگەڵ سووریای نوێیاکەن بەڵام نە ئەوروپیەکان وە بینین کراوەترن لەو بارەیەوە. بەڵێ ئێمە دیتنامەدا پەلەترە ئۆروپی پەلەترن ji ber got êwan bixwe problemê wan û muşkilê wan hez dikin pele bikin ji bo ji problem û muşkila penabera te xilas bibin ji bo meselê wanî aborî temam bibin. Bes Amerîka û İsraîl tiştekî diye gelek problemê de henin yek ji wan problema tedexulî Tirkiya mübaşir ne باكوري سوريا تنادا حتى بناف شامي وبدا صلاة الجاية قال لك مشاكل حتى نيجو أمريكي وروسي وإسرائيل ودولة أوروبية حمو نبن يكبر ياري وبيك قراري وتشتكي كاري بكي نا فرنسا بتنها خو كاري تشتكي بكي نا أوروبا بتنها خو كاري تشتكي بكي هيز وقوات وقرار وبريار وحسم ده أولو تالي ده لكن أمريكا وباش ويدا جي لكن إسرائيل. باش سپاس دەکەم بەڕێز نەواف دێمە وڵات بەدڵنیاییەوە کاک کۆشان پێشتر ویستت باسی جۆری با بڵێین بوونی فەڕەنسا بکەی قودرەتی فەڕەنسا بکەی کە ئەتوانێت لە سووریا چی بکە وتم دواتر پرسیارت لێ یەکەم تۆ پێم بڵێ بوونی فەڕەنسا چ جۆرە بوونێکە بێ لە سووریا فەڕەنسا خۆی دەیەوێت
چ جۆرە بوونێکی هەبێ و واقعەکەی کە هەشە با بڵین ئەتوانێت چ شوێنێک بۆ فەڕەنسا لە سووریایە بکاتەوە. ئەوە لە کاتێکا بەڕێزنەوە فڵێ ئەگەر ئەمریکا و ئیسرائیل لەسەر هەندێک شتی دیاری کرا و ئۆکەی نەدەن ئیتر نە فەڕەنسا و نە وڵاتی دیکەش ڕاستیەکەی ناتوانن شتێکی وا لەبارەی سووریاوە بکەن. بەڵێ لە ڕاستیدا ئەتوانین بڵێن فەڕەنسا وڵاتێکی بەهێزە لە سەراستی نێودەوڵەتی لەبەرەوەی کە یەکێک بووە لەو 12 وڵاتانی کە ناتۆیان پێکێنەوە و لە ناو ناتۆیە 3 وڵات چەکی ئەتۆمیان هەیە، یەکێکیان فەڕەنسایە و لەگەڵ ئەوەشە فەڕەنسا ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشە لەبەر ئەم چەند هۆکارە ئەتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش لەسەر دەستێوەردانی دەرەکی وڵاتانی ناتۆ و هاوپەیمانی نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە ڕابردووشدا بینیومانە کە ڕۆڵی فەڕەنسا لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا بەگشتی و تەنانەت تاڕادەیەک لە عێراقیش چۆن بووە. سەبارەت بۆ چوونەی کە بەبێ ئۆکەی ئەمریکا و ئیسرائیل ناکرێتی جوڵایەکی تر بکرێت، پێم وایە بۆ چوونە لە ئێستا قورسەکە بەو شێوێ بیر بکەینەوە، بەتایبەت کە لە ئێستادا بەرەو سەردەمێکە چینکە بڕیاری تاکلایانانە لە دنیای نوێدا ئەستەمە. ئەگەر سیرکەین لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا کاتێک دۆناڵد ترامپ بڕیاری ئەوەیدا کە باجی گومرگی بخاتە سەر زۆرێک لەسەر وڵاتانی جیهان و گوێی بە هیچ پێودانگێکی بازرگانی و نێودەوڵەتی نەدا، لە دوای لە دوای چەند هەفتەیەک لەو بڕیاری خۆی پەشیمان بۆ چونکە لە دوجاردا ئێمە لە جیهانێکی ئەداین کە جیهانێکی کە جیهانگیری تێداوە وایە کا کۆشان، بەڵام هەمان هاوکێشە بۆ فەڕەنساش ڕاستە لەسەر پرسی ڕاستە هەمان هاوکێشە بۆ فەڕەنساش ڕاستە گەرگێوێ لە سووریا دیاریکراوەکە خۆ ئەبێ لەگەڵ هاوپەیمانەکانی خۆیان جۆرێک لە هەماهەنگی هەبێ و تێگەیشتنەکانیشیان نزیک بێ، نەک ئیسرائیل ئێستا بڵێ هێشتان بە ئەحمەد شەرە بڵێ جۆلانەیە بەڵام فەڕەنسا پێی بڵێ ئەحمەد شەرە وەنیە؟ زۆر ڕاستە. بۆ چوونی فەڕەنسا لە دەرگایەکترەوە فەڕەنسایەوە بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەویش لە ڕێگەی میانگیریەوەی لەسەر هەڵوێستەکانی فەڕەنسا هەڵوێستێکی نەرمترە بە هەمان شێوە بەریتانیاش هەڵوێستی لەسەر سووریا نەرمتر بۆ یەکەم وڵات بوو کە گەمارۆ سەربازیەکان کە پەیوەندی هەبوو بە وەزارەتی بەرگری سووریاوە لای برد و لە دواتریشدا فەڕەنسا پێشبینیەوە کرێت کە بەشێک لە گەمارۆکانی خۆی لابات، بەڵام هاوکۆکن وڵاتانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا لەسەرەوە هاوکۆکن کە پێویستە مافی پێکاتەکان بدرێت و بەدڵنیاوە لەم بابەتەشدا پێدەچێت کە ئیسرائیلیش کە بە شێوەیەکی ئاشکرا پشتگیری ئەوە کات کە مافی پێکاتەکان بەتایبەت دروستیەکان ئیسرائیل تەرکیزێکی لەسەرەوەی ئەمەش بە هۆکاری جیۆسیاسی و پێگەی دروستیەکان لەو ناوچانەی کە کۆشان پرسێک گرنگە ڕاستێکی لەبارەی موقعیەتی فەڕەنسا دروستکان بڵێ باشە شتێک گرنگە ئەویش بوونی سەربازیە وجودی سەربازیە بۆی لە سووریا بە تایبەتی کە ئەکرێ هێشتان هاوکێشەی هێز با بڵێن و هاوکێشە سیاسیەکانیش بە دڵنیایی و بوونە سەربازیەکە هەندێک کاریگەری لەسەر بکە. ئێستا فەڕەنسا لە ڕۆژاوای کوردستان هێزی هەیە، ئەم با بڵێن هێزە فەڕەنسیە لە ڕۆژاوا دەمێنێتەوە، ئەمە یەک دوو تێگەیشتنە فەڕەنسیەکە هەرچیەک بێ نزیکە بێ هێشتان لە تێگەیشتنە کوردیەکە لەبارەی ئایندەی سووریاوە، چونکە بە دڵنیایی و نزیکەیەکی دیاریکراو لەو بارەیەوە هەیە لە بینی تێگەیشتنی ئەوروپیەکان و تێگەیشتنی کورد بۆ ئەوەی ئایندەی سووریا چۆن بێ. ئەم نزیکیە لە تێگەیشتن بەردەوامە بێ لە ڕووی سیاسیەوە و بوونە سەربازیەکەش بۆ فەڕەنسا لە ڕۆژاوای کوردستان هەر بەردەوامە بێ. بەڵە بەدڵنایەوە بوونی سەربازی فەڕەنسا ئەگەر بارودۆخی سووریا بەم شێوەیە سابێت بەڵە بەدڵنایەوە بەردەوامە بێت. تەنانەت ئەم بانگێشتەی شەرع ئاماژەیەکی دیکەیە لەسەر مەسلەی پرسی کورد ویستم تەنانەت نازانمەگەر لە دواتردا باس لەوە بکەین. ئەگەر سیر بکەین دوو مانگێک لەمەوبەر
ڕێککەوتنەکەی عەبدی و مەزڵوم عەبدی و ئەحمەد شەرع ئاماژەیەک بوو بۆی کە سووریا بە تەواوی دەوڵەتێک پاسیڤ نابێت بۆ تورکیا و بەڵێ بۆ چوونی کورد هاوکۆکە لەگەڵ زۆرێک لە وڵاتانی ئەوروپی کاوان هۆکارەکەشەوەی بەشێکی پەیوەندی بەوەیە کە کورد خۆی لە ناو سووریا یەکێکە لە کەمینەکان لەبەرەوەشە کە خەباتی پشتگیری لە کەمینەکان ئەکاتوە دەیەوێت هەمووان پێکەوە سووریایەکی نوێ دروست بکەنەوە بابەتێکی تر پەیوەندی بەوەیە کە کورد لە سووریا بۆ چوونێکی تا ڕادەیەک سێکولاریانەیە کە زیاتر نزیکە لە تێڕوانینی وڵاتانی ئەوروپیەوە و ئەتوانن خاڵی هاوبەشیان لەسەر ئەو بابەتەوە لە ڕابردووشە لە هاوپەیمانی نێودەوڵەتی و لە ڕوبەربوونەوەی داعش و گروپە توندڕە و تیرۆریستەکانی دیکە لەو ناوچەیە هەمانگی زۆریان هەبووە و ئێستا سپاس دەکەم کاک کۆشان پرسێکی گرنگت سپاس دەکەم دەرفەتە بووە دڵنیایەوە دێمە وڵات پرسێکی گرنگی دروست کرد باس کرد بەڕێزنەواف ئەویش پابەستی یان پەیوەندی دیمەشقە بە تورکیاوە هەوڵە ئەوروپیەکان بۆ ئەوەن ڕاستیەکەی کە دیمەشق بتوانێت خۆی بڕیاردەری خۆی بێ و ئەو تێگەیشتانەی ئەوان بەهیانە لەبارەی مافی مرۆڤ و بەشداریکردنی پێکاتەکان حکوومەتێکی کۆکەرەوە کۆنگرەی نیشتیمانی دەستورێکی تا حدێک مەدەنی و دیموکراسی فەڕەنسا ئەتوانێ ئەمانە بەسەر ئەحمەد شەرع و دیمەشقا نەک بسەپێنێ با بڵێم وای لێ بکە کە جێبەجێ بکە لە کاتێکە هێشتان تورکیا دەستی لە بینی ئەحمەد شەرعایە و فشاری لەکە بۆەوەی بە تێگەیشتنە تورکیەکە ڕاستیەکەی زیاتر سیاست بکە شەرع دیمەشق ئەتوانەیە تێگەشتنی فەڕەنسی و تێگەشتنی تورکی هەردووکیان هەزم بکە یان ناتوانێت هەنێک بەهانە هەنێک بەهانێت تورکیا هەنن فەرەنسا لەگەڵ ئەمریکا و لەگەڵ هەنێک دەوڵەتێ دی حەز دەکەن ئەو بەهانەی تورکیا نەما بهێلن یانجی یەک جوان بەهانێوان مەوزوعی داعشە و مەترسیک هەیە فەوداک مەزن چێ ببێ و ئەو دووەم چشت دبینن قەسەد وەکو پەکەکە لێ تەماشا دکەنش بەر vêyekê destpêşxeliya Fransîya destpêka wê de û serpereştiya wê û çavdêriya wê ji bo yekrêziya mala Kurdî encumena Kurdî li gel qesed û her wiha jî temamî a qesed li gel şere ev roj civatek li gel dabera nûnerê qesed û nûnerê دەوڵەتە سووریا چێبوو ji bo pengava tişrîn ji bo meselê neftê ji bo meselê vekişandina qesed ji hinek deverên erebî wekû rojhilatî Ferat wekû Başûr û rojhilatî Hisiça hinek deverê Kurdî gelek ev hez dikin ji bo ev behanê Tirkiya nemînin ji ber ku wekû min got qebûl nabe ne dewlet ne Emerîka ne dewletê derdorê ne dewletê Erebistanê qebûl nakin Êran derketiye Tirkiya bimîne dewletek serete û biryar û qerara Sûriya nav destê wê debe qebûl nabe ji bo îcar problem çê nebe dewleta Tirkiya weke dewletek fermî û xwedîhêz û qewet NATO de ji bo tu nakokî durist nebin hez dikin behanê wê hêdî hêdî bikin ew kongrê konferansa got li Qamişlo çêbû yek ser riya gohinek ew behanê Tirkiya ber ku Tirkiya dibîne metirsîl ser sînorê wê heye dibîne metirsîl ser qesede wexta qesed tevlî dewleta leşkerê Sûriya bibe û her wiha biryara siyasî bibe hewbeşt bi encumena niştimanî Kurdî re û li gel Cenabê Serok Barzanî û hikûmeta Herêma Kurdistanê wê hinekî بهانه و هنجت ترکیه نمینن ایجاد درباسی حتی انجا پێم بڵێ کاک نەواف من بە دەرفەتی زانم
ئەو لیژنەی قەرارە دروست بکرێ لە دوای کۆنفرانسی ئەوەی قامشلۆ کۆنفرانسی یەک ڕیزی کورد قەرارە لیژنەیەک دروست بکرێەوە بنێرێ بۆ دیمەشق بۆ دانوستان ئەو لیژنەیە کەی دروستەکرێەوە کەی ئەم دانوستانە لەگەڵ ئەحمەد شەرعە دەست پێیەکە بۆی ڕاستیەکەی هەم بیانوە سیاسیەکان هەم سەربازیەکانی تورکیا چیتر نەمێنێ وە کورد لەگەڵ دیمەشق خەریکی سیاسەتی خۆی بێ. تمام ئێمە وەک ئەو کۆنفرانس سەر ئاستا نیشتیمانیە و سەر ئاستا نەتەوی کوردیە وەکو کوردستانە سووریا سەر دو ئاستایە ئەو وەکو خاڵێ گوتێ دەر سەر هەردوو ئاستانە لایەدی جوات و ڕوونشتن و دانیشتنە نابەرە بەڕێز مەزلوم و ئەحمەد شەرع دەستپێکێ چێبوون و ئێستا ژنونەرێ هەردوو لایە لەگەڵ هەفتوو دانیشن ئەوانە دلای مەسەلێ لەشکەری دەنێت مەسەلێ داعش دەنێت حەبسێ داعش دەنێت بە حەزاران خەڵکێ داعش حتا ئان هامەترسیک هەیە هەگەر فەوضاک چێ ببێ وێ دەمێ ئەوروپاژی بکەوێ مەترسیەدە و دەولەتی هەرێمێژی بکەوێ مەترسیەدە ئەف سەر هەردوو لایە ئانها کار دەبێ شاندا کوردی ئامادە دەبێ ئەستا و نامە و مەساجش بۆ فەرەنسا وەک دەولەتێک خودی دەستپێشخەلی و ئەمریکا بۆ واشاندیە گوتیە ئێمە ئامادەنە ش بۆ لەگەڵ حکوومەتە شەرع دانیشن ش بۆ چارەسەریا مەسەلێ ڕۆژئاوا و هێزا قەسەد و مەسەلێ سیاسی و مەسەلێ نیشتیمانی ڕۆژئاوای کوردستانی. زۆر باشە سوپاس دەکەم کا کۆشان کاتم زۆر کەم ماوە پرسێک بۆ من زۆر گرنگە دانوستان هەرە بێ دروست بێ لە بینی کورد ڕۆژاوای کوردستان نوێنەرایەتیە سیاسیەکانی کوردە ڕۆژاوای کوردستان ئەو شاندەی کە دروست دەکرێت لەگەڵ دیمەشقا ئەمە هەرە بێ بکرێ یەک شتم پێ بڵێ هەرچەند دەرگا بکرێتەوە دەرگای ئەوروپیەکان بۆ ئەحمەد شەرع و چوزانم ئەوەی ئەیبینین ئەو دۆخە ئەرێنیی ئەبینین کە بۆ دیمەشق و ئەحمەد شەرع دروست بۆ لای ئەوروپیەکان هەر چۆنێک بێ ئەمە ناکاتە ئەوەی لە دانوستانە کوردیە دیمەشقیەکەیە با بڵێن جۆرێک لە لاسەنگی دروست بێ بە لای ئەحمەد شەرعەوە نەخێر هێشتان جۆرێک لە پشتگیری بۆ تێگەیشتنە کوردیەکە هەیە لەبارەی ئەوەی کە ئایندەی سووریا چۆن بێ دەستورەکەی چۆن بێ حکومڕانیەکەی چۆن بێ. بەڵە بەدڵەیەوە ئەبێ ئەو دانوستانە ئەنجام بدرێ ئەو ڕاستی ئەو ڕێککەوتنی کە لە سەرەتای مانگی ئازار ئەنجام درا ئەکرێ بنەمایەکی زۆر باش بێ بۆ ئەو ڕێککەوتنەوە ئەو دانوستانەی کە لە نێوان کورد و تەنانەت پێکاتەکانی دیکەش لەگەڵ حکوومەتەکەی شەرع ئەنجامەدرێ بەهۆی ئەوەی کە لە ڕێککەوتنەکەی سەرەتای مانگی ئازاردا بە وازەحی باس لەوە کرابوو کە دان بە مافی کورد لە ڕووی دەستوری و لە ڕووی مەدەنی وەدانی پێدابنرێکەوە جێگەی دڵخۆشی بۆ لەلایەن زۆرێک لە وڵاتانی ئەوروپی و ڕۆژاواش و پێشوازی لەو بابەتەکرا و پێم وایە لەسەر ئەو بنەمایش دەرگای ئەوروپیەکان بەسەر ئەحمەد شەرع کراوەتەوە جگە لەو ئەو واقعە سیاسی و سەربازەی کە لە ناوچەکەیە ڕۆڵی خۆیە بینە بەدڵنەوە بەهۆی ئەو پێگەی کە سووریا لە ناوچەکەیە لە ڕووی جوگرافی و سیاسی و هەیەتی بەڵە بەدڵنەوە ئێستا قۆناغیەوەیە کە ئەو ڕێککەوتنی کە لە سەرای مانگی ئازارە کراوە بە شێوەیەکی کردەی جێبەجێ بکرێت چونکە بە شێوەیەکی بەردەوام باس لەوە کراوە بەڵام ئەوەی کە جێگای ناومێدی بوو ئەوە بوو کە ئەو دەستوری سووریا کە ڕاگەیەندرا ئەو ئاماژانەی تیانە بوو واتە خوێن ڕنگدانەوەی ئەو ڕێککەوتنە نەبوو و تەنانەت ڕنگدانەوەی ئەو ڕێککەوتنە نەبوو کە لە سەرای مانگی ئازارەکراوە لەبەر ئەوەیە سەوڵاتیان ڕۆژاوە بەدڵنەوە سەرنجیان لەسەرەوەیە کە فشاری خۆیان زیاترەکەن لەسەر حکوومەتەکەی شەرع و لەسەر ئەو بنەمایش گەمارەکانی خۆیان لەسەر ئەو دەوڵەتە لابن کە بەڕووی پێکهاتەکانە بکرێتەوە و دەوڵەتەکە ببێت بە دەوڵەتێکی سپاس دەکەم جار ڕاستیگی کا کۆشان لە سەرەتاشا کە من باسیەوەمە کرد لەسەر چ بنەمایەک ئەوروپیەکان دەرگا بۆ ئەحمەد شەرعەکەنەوە پەیوەندی بەو پرسانەوە بوو کە ئێستا ئێوە باست کرد ڕاستیەکەی ئەمڕۆیان دوێنێ هەنگاوێکی دیکەی ناوە ئەویش دیاریکردنی حاتم ئەبوو شەقرەیە
بۆ فەرماندەی لیوایە کە سەرپەرشتی ڕۆژهەڵاتی سووریاکەوە بەشەی بە دڵنیای کەڵەن ڕۆژهەڵاتی سووریا لە ڕووی جوگرافیەوە بۆ کورد ئەکرێ با بڵێن پرسێکی هەندێک هەستیار بێ. کۆشان عەلی زەمان ماستەر لە پەیوەندیە نێودوڵەتیەکان لە مانچستەر لە بەریتانیا لەگەڵ مابووی. گەلێک سوپاس، دەستت خۆش بێ. نەواف حەسەن ئەندامی نوێنەرایەتی ئەنەکەسە لە هەرێمی کوردستان، سوپاس بۆ ئێوەش لە هەولێرەوە لەگەڵما بوون. پەبەنکەڵم حاتم ئەبوو شەقرە دیارە چێە یەکێکە لە بکوژەکانی هەڤرین خەلەف. بەدوعا. ئێمە پزیشکانی دانەمەزراوی ساڵی 2024 و تا ئێستا دانەمەزراین وەکو وەزانین ئێمە لە پزیشکیە یاسای پلەبەندی هەیە هەرکە کۆلێژی پزیشکی تەواوەکەی دوای دوسێ مانگ دەست ئەەکەی بە کارەکەی خۆت، بەڵام ئێمە ئەوە نزیکی وا بۆ ساڵێک ئەچێ هەر دانیشتووینە ماڵەوە هیچ دامەزراندنێکمان نییە و ئەژڵێن هەر هەیە، بەڵام هەبوونەکە چۆنە لە مانگی 11 ئێمەیان بەدەمەوە گرتووە ئەم مانگە نامانێکی تر ئێمە هەتا ئێسش نازانین کەیە. هەموو کاتێکە خۆپشاندانمان کردووە یان ئەوە تا ویستومانە هەنگاوێک بنین ئەوان وعدیان پێیاوین کە دا ئەمەزین